بەناوی خوا سلااو لە هاوڕان ئازیزان هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان ئەمڕۆ قەول وا بوو هاوڕان کە من گەیمێک بێوە بناسێنم کە ئێواتوانن دولاری پەیپال بەدەست بێنن، بەڵام لەبەر هەندێک هۆکاری تەکنیکی ئەمڕۆ نامتوانی کە ئەم ڤیدیۆی بوویەوە پاش بکەم هاوڕان کە گەیمێک بوو دولارێکی باش دولاری پەیپال بەدەست بێنن، بەڵام ئینشەڵڵا 3 ڕۆژی تر من ئەم ڤیدیۆی ئامادە ئەەکەم و بۆ ئێوە بڵاوەکەمەوە. من یاهاتماین هەفتانە 2 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە هاوڕێیان. لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە. ئەگەر تو یەکەم جارە ئەو چەنێلەیە بینی چەنێلەکە سابسکرایب بکە و هەروەها زەنگولەیتە نشێش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە. بەڵام ئەمڕۆشەم وێ هاوڕێیان کە تەکنیکێک بەوێوە بناسێنم کە ئێوە ئەتوانن لە ڕێی ئەو تەکنیکەوە چەندین جیمەیل بۆ خۆتان دروست بکەن. ئەو جیمەیلانە بچی باشە هاوڕان کاتێک کە ئێوە چەند لە وێبسایتەکان ناونووسینەکەم بوو نمونە دراوە ئەلکترۆنیەکەم و دولار بەدەست بێنن، ئێوە ئەتوانن لە ڕێی ئەم جیمەیلانەوە چەندین ڕێفرال یاخود هەمان هاوڕێی فیک بۆ خۆتان دروست بکەن و بە ئاسانی بتوانن لە وێبسایتەکان دراوی زیاتر بەدەست بێنن. ئەو ئەدرسەی لە گوگلەکەتان سێرچەکەن دێناو سەفحەیە بوو نمونە من ئەم جیمەیلەی ئەدەمێ هاوڕێیان. هەروەکو بینن لێرانە 4096 جیمەیلی دا من هاوڕێیان. ئێوە ئەتوانن ئەو جیمەیلانە هەمووی کۆپی بکەن و لە شوێنێک خەزنی بکەن و لە وێبسایتەکان بەکاریان بهێنن. بۆ ئێوە هاوڕێیان کاتێک کە ئێوە ئەچن لە وێبسایتەکان ناونووسینەکەم بەو جیمەیلانەی وێبسایتەکان هەستی پێ ناکەن، بەڵام کاتێک کە ڕیسالە بوو جیمەیلەکەتان ئەچێ بوو جیمەیلی ئەسلیەکەتان نامەکە ئەچێ واتوانە وێریفای بکەن. واتە کاتێک کە ئێوە جیمەیلەکان دروستەکەن لە ڕاستیە هەمان جیمەیلی ئەسلیە، بەڵام وێبسایتەکان چونکە لێرانە هەروەکو بینن نقطە لە بینی نووسینەکان هەیە. هەروەکو گوتم کاتێک کە ئێوە ناونووسینەکەن لە وێبسایتەکان یاخود ڕێفرال دروستەکەن بە جیمەیلێکی نوێ ئەناسن ئەو جیمەیلەی و کاتێکە ڕیسالەش بوو وێریفایکردنی وێبسایتەکان کە بوو جیمەیلەکەت ئەچێ بە وێریفای بکەی ئەو ڕیسالە بوو جیمەیلی ئەسلیەکەت ئەچێ. هەروەکو لە بیداتی ڤیدیۆەکان باسکراوڕیان کە ئەمڕۆ قەول بوو من گەیمێک بەوێوە بناسێنم یاخود هەمان یاریەک کە ئێوە ئەتوانن زیاترین دولاری پەیپال بەدەست بێنن، بەڵام لەبەر هەندێک هۆکاری تەکنیکی نەمتوانی ئەم ڤیدیۆی دروست بکەم. ئینشەڵڵا لە 3 ڕۆژی داهاتوودا من گەیمێکی زۆر باش بۆ ئێوە بڵاوەکەمەوە کە ئێوە ئەتوانن زیاترین دولاری پەیپال بەدەست بێنن. بەڵێ هاوڕان هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت. سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون. تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.